دیارە ئەمڕۆکە ئێمە بڕیاری جێبەجێکردنی ڕێکارەکانی جێبەجێکردنی قەدەغەی هاتوچۆ جێبەجێ دەکەین. ژووری هەواڵمان هاوردوتە سەر شەقام بۆیکەوە لە نزیکەوە بینەری NRT چاودێری ڕێکارەکان بکات. ئێمە دیارە بۆ ئەم مەبەستا هەمووی هێزە ئەمنیەکانی شاری کەرکووک لە ئامادە باشیدایە بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارەکە لە ئەمڕۆکە لە بواری جێبەجێکردنایە تا ڕۆژی 22 ئەم مانگە. هیوادارم خەڵکی شاری کەرکووک ئەم ڕێنمایانە پابەندی ئەم ڕێنمایانە بێ بۆیکەوە ئێمە بتوانین لەگەڵ هێزە ئەمنیەکان و هاوڵاتیاندا پێکەوە هاوکاری یەکبین بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکارانە. تەنانەت ڕێکاری مرۆییشمان هەیە بۆیکەوە ڕێگا پێدانمان کردووە بۆ هێزەکانی تەندروستی تیمەکانی تەندروستی و ئەو هاوڵاتیانی کە پێویستیان بە سەردانی خەستەخانە و نەخۆشخانەکان هەیە. لەگەڵ ئەوەشدا ئەو سەردەلانەمان بە بەردەوامی کراوە کردو ئەو شوێنانێکەوە نانەوەخانەیە و خۆراکی تیا ئەفرۆشتێ بۆیکەوە هاوڵاتی تووشی کێشەی و گرفتی پێویستەکانی خۆراک نەبن یان پێویستەکانی سەردانی شوێنە گرنگەکانی کەوا پێڵین نەخۆشخانەوەمانە نەبن. ئێمە هەموو ئەو ڕێکارانەمان کردو هەمیە ئەو هێزە ئەمنانەیەکەوە لە ئەرک و واجبدان ڕێکاری هاتوچۆیان هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا داواکاری خەڵکی شاری کەرکووکەکەین کاوانیکەوە ئەچنە دەرەوەی هەرێم چکە ئێمە هەموو دەواازەکانمان بەڕووی هەرێمدا داخستووە بۆی کەوا نەبێتە مای گرفتێکی گەورە. خۆستان نەزاننکەوە ئەم نەخۆشیە و کوشندەیەکەوە بەسەر هەموو وڵاتانی داپۆشیوە ئەمانەوێ خەڵکی شاری کەرکووک و هەموو ناوچەکانی دەوروبەری لەم نەخۆشی و مەترسیە بپارێزین. زۆر باشە کاکاوە بەڵام من لێستادا ئەوەی کە لێرەدا زۆر مەبەسمە کە شەوی ڕابردوو هێرشێکی چەکدارانی داعش ئەو بۆ شایە ئەمنی لە ناوچەکانی عراقدا هەن بە تایبەتی ناوچە جێناکۆکەکان هۆکار چیە تا ئێستا خۆی هەم بە بۆنی فرەهێزیەوەی یاخودەم بۆ شایە ئەمنیە بۆ هۆکار چیە نەتوانراوە پڕ بکرێتەوە؟ من لە چەندین چاپێکەوتین ترجا باسم لەوە کردووە کە هێزەکان و کەسان و هاوادارانی گروپە چەکدارەکانی داعش لێرە و لەوێ بەتایبەت لە هەموو ساڵانی ڕابردووی مانگی ڕەمەزاندا خۆ ئامادەکردنەکەن یان بۆ بەرزکردنەوەی ورەی هێزی تواناکانیان. بەڵام لەم ڕەمەزانەدا باسی غەزوەی ڕەمەزانەکەن هێزە ئەمنیەکانی عێراقش تەحەدای ئەو غەزوەیەکەن تەحەدای ناومان ناوە تەحەدا. ئێمەش هەموو هێزە چەکدارەکانی خۆمان و هێزە ئەمنیەکانمان بە پلانێکی داڕێژرا و تۆکمە کێوماڵی هەموو شوێن و جێگاکانیانەکەین. ڕاستەکە لێ ئەوان چەتەگەری لێرە و لێوە لەگەڵ ئێمەدا ئەکەن یان شەهیدێک یان بریندارێکمان ئەبێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمەش پلانی داڕێژراومان هەبووە دوێنێکە لە ناوچەی مووسڵ توانیمانە بە هەموو هێزەکانی ئەمنی و هاوپەیمانانەوە 6 چەکداری بەرزی داعش إلى جهنم وبئس المصير بۆ شوێنی خۆیان ڕەوانیان بکەین. دارێ ئێمەش پلانی تایبەتمان هەیە تا ئێستاکە ئەو پلانانە لەبەر هۆکاری پاراستنی ئاشکرا ناکرێ. بەڵام لە کۆتایی پلانی کێوماڵکردنی ناوشاری کەرکووک و دەرەوەی شاری کەرکووک کارمان لەسەری کردووە و نێوانی شوێنە ناکۆکیەکان جەنابەت باست کرد ئەبێتە هۆکاری ئەوەی کەوە تەنسیقێکی مباشر لەبێن هەموو هێزە چەکدارەکاندا نییە یان جاری وایە بەڵێ کاکاوە بەڵێ دیارە وێنەی میوانەکەم تا دەچمەوە لای میوانەکەم وەک ئاماژەم پێکرد لە سەرەتاشدا بە تایبەتی لە مانگەدا کە چەند جارێک لەو بۆ شایە ئەمنی کە لە ناوچە جێناکۆکەکان هەیە هێرشی چەکدارانی داعش لەو بۆ شایە ئەمنیۆی کە تا ئێستا ئەم ئەگەر بەهۆی فرەهێزیەوە بوو بێت یاخود تا ئێستا بەهۆی هەماهەنگیەک نەبوو بێت لە نێوان سوپای عراق و هێزی پێشمەرگەشدا ئەو بۆ شایە ئەمنی کە هەیە تا ئێستا هێزەکانی چەکدارانی داعش لەم بۆ شایە ئەمنیەوە داغڵ دەبن. کاکاوە ببوورە کە وێنەکە نەمامن لە ئێستادا دەگەڕێم و لای ئەوەی کە بەشێک لە شارەزایانی ئەمنی باز لەوە دەکەن کە دەڵێن تا ئێستا ڕێکەوتنێکی گشتگیر لە نێوان عراق و هەرێمدا نەکراوە سەبارەدان بە پرسی ئەمنی هەم پرسێکی تایبەت بەو ناوچانە. تۆ دەڵێ چی لەو بارەیەوە؟ دیارە ئەم ڕێکەوتن و ڕێکارانەی کەوا ڕێکەوتنی ئەمنی و اتفاقی ستراتیژی لەسەرکرێ
لەسەر ئاستی پارێزگاکان ناکرێت لەسەر ئاسی سەرکردایەتی هەردوو لای حکوومەتی مرکز و حکوومەتی هەرێمەکرێت ئەو پرسیاران ناتوانانی ئاراستەی ئەوانی بۆ بکەین بەڵام ئێمە توانیمانە خەڵکی شاری کەرکووک لەو مەترسیانێکەوە چەتەگەری داعش بەڕێوە بە مەترسیەکی ئەوتۆ نییەکەوە گیانی هاوڵاتیان سەرتاسەر بکرێتە هیچ خەتەریاتەکەوە بەڵام ئەوان لێت ناشارمەوە سوودیان لەو فەراغامی وەرگردووە بەڵام هەوڵە دەین و هەڵشمان داوە و ئەو ڕێکارانێکەوە بێتە مای پڕکردنەوەی ئەو فەراغامنیە لە نێوان هەمووی هێزە چەکدارەکانی حکوومەتی عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان چارەسەر بکرێت و هیوادارم ئاشتی و خۆشی بۆ هەموو لایەک. زۆر باشە کاکاوە پێشتر باز لە ژوورێکی عملیە کرا کە بە هاوبەشی بێ هاوبەشی هێزی پێشمەرگە و سوپای عراقیش بێت ئەم بابەتە گەی بەچۆ بۆچی تا ئێستا نەتوانرا ئەم ژوورە عملیە پێک بهێنرێت بۆ کەمکردنەوەی ئەم هێرشانە و شەیدبوونی پێشمەرگەش لامان کاتدا. ئەم ژوورە من تەنها لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەاندنەوە گوێبستی بوومە بەڵام وەکو خۆم تا ئێستا کە هیچ زانیارێکم لەسەر شێوەکاری ئەم ژووری ئۆپراسیۆنە نییە بەڵام هاتوچۆ و پەیوەندیکردن لەگەڵ حکوومەتی بەغا و حکوومەتی هەرێمدا لە کەناڵەکانە بەرچاوکەوە ئیتر تا چەندێک ڕازگۆیی تایە بۆ جێبەجێکردن و پڕکردنەوەی ئەم فەراغا ئەمنی جێبەجێکردنی ژووری ئۆپراسیۆنەکان ئەو پرسیارە ئاراستەی ئەوان بکرێ باشترە. باشە کاکاوە سەبارەت بەوەی کە کەمێک پێش ئێستاش هاوکارم کە لە سنووری هێزەکانی پێشمەرگە و ئاماژەی پێکرد کە دەڵێت زیاتر ئەو چەکانی بەدەست پێشمەرگەوەیە هی شەڕکردن نییە ئەو چەکوتفاقی کە بەدەست پێشمەرگەوە یاخۆ دە و چەکوتفاقی بەدەست داعشەوەی زۆر پێشکەوتوترە بۆیە بەردەوام هێرشەکانیان زیاترە بۆ سەر هێزی پێشمەرگە پێت وایە بۆچی تا ئێستا پێشمەرگە نەگەیشتونەتەوەی کە چەکێکی پێشکەوتویان پێبێت کاوان بتوانن بەرگری لە خۆیان بکەن لە سەنگەرەکاندا. نەتوانم باسی هێز و توانەکانی هێزە چەکدارەکانی عێراق بکەم کە بە باشترین چەکی مۆدێرن بە باشترین تیارەی بێفڕۆکەوان ئێمە کێوماڵی هەموو شوێنێکەکەین و ئاستی تەکنەلۆژیای سەربازیمان لە ئاستێکی باڵادایە و دیارە هاوپەیمانەکان ڕێنمایی و کار ئاسانی و جێبەجێکردن و پێداویستەکانمان بۆ پیاداکردن و ئێمەش لە دەوراتی تەخەسوسیان بۆیکەوە بتوانین چۆن ناوچە و دەوروبەری خۆمان لە ناو شاری کەرکووک و دەرەوە بپارێزین بەڵام بۆمە بەس حکوومەتی هەرێم و هێزە چەکدارەکانی حکوومەتی هەرێم ئەو سەردانی و بەسەرکردنەوە نییە وەکو کەسێکی سەرکردەوە دەستنیشانی کەم و کورتەکانی هێزی پێشمەرگە بکەم. باشە کەواتە لە ئێستادا بارودۆخی ئەمنی کەرکووک و دەوروبەری چۆنە لە ئێستادا کە لە ئێستادایەوە هێزێکی زۆریشتان لە ناو شاردا بڵاوە پێکردن هەم بۆ ڕێکارەکان و هەم بۆ قەدەغی هاتوچێ لە ئێستادا بارودۆخی ئەمنی هەموو دڵنیایی بە خەڵکی شاری خۆشەویستی کەرکووک ڕاگەێنم دۆخی ئەمنی پارێزراوە دۆخی ئەمنی زۆر لەبارە هیچ مەترسیەک لەسەر هیچ هاوڵاتێکی ئەم شارە نییە لە ناوە و لە دەرەوە هەمووی هێزەکانمانەکو پێشتر ئاگادارم کردووە نیە لە پلانی جێبەجێکردنی دۆخی ئەمنیدان و هیوادارم هاوڵاتیانی شاری کەرکووک جەژنی ڕەمەزان و جەژنی خۆشیەکان هەمومان پێکەوە ببینە سەر و ئێمەش بڕیارمان داوە ڕۆژانی جەژن لەسەر شەقامەکانی شاری کەرکووک بڕێوەبەرین لە پێناو خزمەتکردنیش خەڵکی شارەکەمان. زۆر باشە کاکاوە باز لەوە دەکرێت دۆسی ئەمنی لای ئۆپراسیۆنە هاوبەشەکان تەسلیمی هێزی خۆجێیی دەکرێتەوە ئەمە تا چۆند ڕاستە کراوە ئەم بابەتە؟ ئێمە دوو هێزی حکوومەتی مرکزین هاوکاریەکی تاومان هەیە لەگەڵ یەکتریدا بۆ هەر کار و پێویستیەک پرسوڕا لەگەڵ یەکتریاکەین ئەگەر لە هەر شوێن و جێگایەک کە هێزی پۆلیس پێویستی بە یارمەتی کۆمەکە بێنیە ئەوان لە ئامادەباشیدان بۆ ئێمە بەڵام ئەمڕۆکە هەموو شاری کەرکووک پارێزراوە لە ژێر دەسەڵاتی هێزەکانی پۆلیس خۆشم فەرماندەی ئەم دۆخە ئەەکەم بۆیکەوە دڵنیایی بدێنە شاری کەرکووک کە شارێکی ئارامە و شارێکی خۆشەویستە و هەمووشمان خۆمان ئامادە کردووە خەبات بکەین لە پێناویدا قوربانی بدەین لە پێناویدا بۆیکەوە هاوڵاتیان بە ئازادیەکی تەواو بژین. بەڵێ سپاس بۆ عەمید کاوە غەریب بەڕێوەبەری گشتی پۆلیسی کەرکووک لە ناوینی ڕۆژ لەگەڵمان بەشدار بووی سپاس بۆ ئامادەبوونت.